دۆزین تیکاڵ ئەو ناوێکی تر تەنها وەک ڕۆژنامەنووسی سەرکەوتوو لە میدیای ئەڵمانیان نابینێ، بەڵکو وەک کارکتەری سیاسی و دیبلۆماسی کاریگەر دەرکەوتووە. تیکاڵ کچە کوردێکی ئێزدیە لە دوای نەنگاوەکانی توانی ڕۆڵی سەرەکی بگێڕێ لە گەیاندنی دەنگی ڕۆژاوای کوردستان بۆ یەکێک لە گرنگترین سەکۆسیاسیەکانی جیهان. میوشن وێزگەی لۆبیەکی سەرکەوتوو بە جۆرەی زانیاریە بڵاوکراوەکانیش دۆزین تیکاڵ لە ڕێگەی پەیوەندیە بەهێزەکانی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان توانی ڕەزامەندی کۆنفرانسی ئاسایشی میوشن بەدەست بێنێ و بانگشتی مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات و ئیلهام ئەحمەد بەرپرسی دەستەی جێبەجێکاری ئەنجومەنی سووریای دیموکرات بکە. ئەو هەنگاوە وەک سەرکەوتنی دیبلۆماسی تاکە کەسی بۆ ناساندنی دۆزی کورد لە ئاستی نێودەوڵەتی ئەژمارەکرێ ڕوبەڕووبوونەوە لە ئەنجومەنی ئاسایش ڕوویدا و تیکاڵ تەنها لە پشت مێزی کۆنفرانسەکان کار ناکە، بەڵکو بوێرەکەی لە مەیدانیشدا ناسراوە. لە پەراوێزی کۆبوونەوەکانی ئەنجومەنی ئاسایش تیکاڵ ڕوبەڕووی شەرع بۆ و لە هەوڵیدا وەک ڕۆژنامەنووس و پارێزەری مەعفی قوربانیانی جەنگ چەند پرسیاری ڕاستەوخوا ڕاستە بکە. ئەمەش کاردانەوەی زۆری لە میدیای جیهانی لێکەوتەوە لە میدیاکانەوە بۆ ناوەندی بڕیاردان گوازرایەوە کە ئەندامێکی دەستەی چالاکی پارتی دیموکراتی مەسیحی ئەڵمانیا کارەکانی تەنها لە چوارچێوەی میدیا نەهێشتەوە ئەو لا ڕێگەی ڕێکخراوێکەوە. هاوار هێڵ بەردەوام کار لەسەر پرسی جینۆسایدی ئێزیدی و مافی پەنابەرەکە و شارەزایانی سیاسی پێیان وایە تیکاڵ توانیوێتی هێزی نەرمی میدیا بەکاربێنێ بۆ خزمەتکردنی دۆزینەتەوەی و مرۆیی لە ئەوروپا. ئەمڕۆ دۆزین تیکاڵ نمونەیە و کچە کوردەیە توانی لە وڵاتێکی وەک ئەڵمانیا ببێتە بڕیاردەر و کاریگەر، نەک تەنها لە گواستنەوەی هەواڵ بەڵکو لە دروستکردنی هەواڵ گۆڕینی هاوکێشەی سیاسی لە کۆڕبەندێکی جیهانی. لەبارەی کەسایەتی خۆیەوە ئایا تیکاڵ کێ؟ دۆزین ڕۆژنامەنووس و چالاکوان لە بواری مافی مرۆڤ دەرهێنەری کوردی ئێزدی لە ئەڵمانیا بە یەکێک لە دەنگارە دیارەکانی بەرگریکردن لە کەمینەی ئاینی و نەتەوەیەکان دانرێ و لە ساڵی 1970 لە نۆڤەری ئەڵمانیا لە خێزانێکی کوردی ئێزدی کۆچبەر کە خەڵکی باکووری کوردستانن لە شاری ئامەدەوە لەدایک بوو. دوای هێرشی داوس بۆ سەر شەنگال گەشتی کردووە بۆ باشووری کوردستان و عێراق بۆ بە کۆمنتکردنی جینۆسایدی ئێزیدیەکان و فیلمەکەی ناوی هاوار My Journey to Genocide کاردانەوەیکی جیهانی گەورەی هەبوو. ڕێکخراوی بە ئاناوەچوونی هاوار دامەزراندووە کە هاوکاری ژنانی ڕزگاربووی دەستی داعش و منداڵانی ناو کەمپەکانەکە. هەروە پڕۆژەی جەرمەن دریمی بۆ پەروەردەی دیموکراسی لە ئەڵمانیا دەست پێکردەوە و چەندین خەڵاتی گرنگی وەرگرتووە، لەوانە نیشانەی شایستەی فیدرال کڕۆس ئۆف مێرت لە ساڵی 2021 لە ئەڵمانیای فیدراڵ. باهۆی کارە مرۆیەکانیشەوە دۆزین بەردەوام لە ناوەندە بڕیار بەدەستەکانی وەک پەرلەمانی ئەوروپا و نەتەوە یەکگرتووەکان کار بۆ ناساندنی جینۆسایدی ئێزدیەکان و مافی ژنان.